پاش سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لووتکەی تاران لە نێوان سەرۆکی رووسیا و سەرۆکی تورکیا و سەرۆکی ئێران بەڕێوە دەچێت و گرنگترین دۆسیەکانی وەک سووریا و دۆسیەی ئەتۆمی و جەنگی ئۆکرانیا و چەندین دۆسیەی دیکە تاوتوێ دەکەن. أعطي الكلمة الآن لفخامة الرئيس جوزيف بايدن. بەڕێوەچوونی لووتکەی تارانە پاش گەشتێکی چەند ڕۆژەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێت کە تێیدا دۆسیە ئەتۆمی ئێران و پێگەێنانی هاوپەیمانی ناتۆی عەرەبی دژ بە ئێرانی خستە سەرمێزی گفتوگۆی وڵاتانی عەرەبی و ئیسرائیل. فەرمانگەی پەیوەندیەکانی سەر بە سەرۆکایەتی کۆماری تورکیا بڵاوی کردەوە لووتکەی سێقۆڵی هاوشێوەی ئاستانە لە تاران بە بەشداری ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا، ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێران و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بەڕێوە دەچێت. سەرۆکایەتی کۆماری تورکیا بڵاوی کردەوە پێشبینی ئەوە دەکرێت لە میانی لووتکەکەدا ڕاوێژکاری لەسەر پرسەکانی وەکو دوایین پێشاتەکانی سووریا و دۆسیەی ئەتۆمی و جەنگی ئۆکرانیا و جەنگی تیرۆر و چەندین دۆسیەی دیکە بکرێت. هەروەک ئاماژە بۆ ئەوەش کراوە سەرۆکۆماری تورکیا لە پەراوێزی لووتکەکەدا کۆبوونەوەیکی دووقۆڵی لەگەڵ هاوتا ڕووسی و ئێرانەکەی ئەنجام دەدات و کۆبوونەوەی دووقۆڵی نێوان سەرۆکی ئێران و سەرۆکی رووسیاش ئەنجام دەدرێت. کۆبوونەوەی لووتکەی نێوان سەرۆکانی هەر سێ وڵات رووسیا و ئێران و تورکیا لە تارانی پایتەختی ئێران لە کاتێکدایە کە هەر سێ سەرۆک لە ساڵی 2019 کۆبوونەوەی هاوشێوەیان نەبووە و چاوەڕێ دەکرێت لە تاران گرنگترین دۆسیە هەرێمیەکان بە تایبەتی دۆسیەی سووریا و دۆسیە ئەتۆمی و جەنگی ئۆکرانیا تاوتوێ بکرێت. ڤلادیمیر سوتنیکۆف چاودێری سیاسی رووسی پێی وایە کاتی بەڕێوەچوونی لووتکەی تاران هەروە بە سانایی دانەنراوە. بەڕێوەچوونی لووتکەکە لە کاتێکدایە کە جەنگی سەرۆکرانیا بەڕێوە دەچێت و دۆخێکی ناهەمواری لە جیهاندا دروست کردووە و رووسیا دەیەوێت لە هەمان کاتیشدا تورکیا پرۆسە سەربازەکەی لە باکووری سووریا بەڕێوە ببات کە دەمێکە خواستێتی. هاوکات تەوەرێکی دیکەی لووتکەی تاران کە هەرسێ وڵات تاوتوێی دەکەن پرسی وزە و نەوتە کە گرنگترین دۆسی جیهانە و وڵاتانی بەشداریش لە لووتکەکەدا بەرهەمهێن و هەناردەکاری گەورەی نەوت و وزەی جیهان و ڕۆڵیان لە بازاڕی وزە و نەوتدا هەیە.